میوانی ئەڵقەیەم جارەمان حەمەستارە بە لایڤ میوزیک و دانیشتنەکانی لە دڵی گەنجان خۆی جێگیر کردووە. بزانین بۆ کۆمنتەکانی ئێوە وەڵامی چی دەبێت. دەنگەی بزانە ڕسق ناسکە نانە بۆ دەرخستنی خۆم نییە ئەو شتەکە واقع بەخێر بیت. سوپاس دەکەم بژیت. ڕاستەوخۆ لە نۆ کۆمنتەکەەوە دەست پێەکەین. نۆ کۆمنتی خەڵکە پرسم و نۆ وەڵام وەردەگرم. تەمام. زۆربەی هونەرمەندەکان نازناو بەکارەهێنن. چۆنە تۆ ناوی باوکت بەکارهێناوە؟ تاوان یەکەم شت بە شانازیەوە ناوی ستارم بەکارینەوە. نیوەی خەڵک شوای دەزانی ستار بە لایانی ئەستێرەکەی بەکارمێنەوە. بەڵام ناو هەر ناوی باوکمە و شانازیش پێوە دەکەم. بەشداری چ جۆرە دانیشتنێک ناکەیت؟ دانیشتنێک بێ ئافرەتی لێبێت. باشە خۆ لە لایڤ میوزیکەکانی شەوانە ئافرەتی تێدایە؟ لایڤ میوزیک جیاوازە عامە. عایلی دێن بۆ خۆیان دادەنیشتن گوێ دەگرن و دەڕۆن شوێنێکی گشتیە. بەڵام وەکو پرایڤەت دانیشتن ناتوان بکەم بۆ ئافرەت. گرانترین دانیشتنت تا ئێستا چەند بووە؟ ڕسق ناسکە. بۆ هەموو هونەرمەندەکان هەرواڵێن؟ ئاخر نایترەوە کاکارمن لێرە وتی $500 تۆش لێرە شتێکی ڕەمزیمان پێ بڵێ و باوەڕمان پێ هەیە. $200 لەوەی کارمن زۆر باشترە. ئامە شکرینەمە شکرینم. لە نێوان لایڤ میوزیک و دانیشتن کامیان هەڵەبژێریت؟ طبعا لایڤ میوزیک. لایڤ میوزیک وەکو پێم وتی چکە شوێنەکە گشتیە پیشەی خۆمانە زیاتر لایڤ میوزیک. وەکو خزمەتێکیش دەیبینی کە ئەو خەڵکە جوانە دێن لە دیارە دادەنیشن خزمەتێکی جوانە بەدڵی ئەوان گۆرانی دڵێ زۆربەی گۆرانیەکانش بەدڵی ئەوانە داواکاری ئەو کەسانن کە لەوێ ئامادە بوون دانیشتون. هیچ کاتە بۆ داواکاری گۆرانیەکە بێت و لەبەرت نەبێت؟ طبعا هیچ هونەرمەندێک نییە هەموو گۆرانێکی لەبەر بێ هەموو ستایلێک. بەس عاتن زیاترە و گۆرانیانە داوا دەکەن کە بەدەنگی من ڕۆیشتە بۆ نەمونە بەدەنگی من گویان لێ بووە زەوشە لەبەرم نەبوو احتیاجی بووە. تۆ ناوی فەراد زیرەک بەکاردێنی بۆ خۆت؟ نانە بۆ دەرخستنی خۆم نییە ئەو شتەکە واقع وەصفی و مامۆستایم کردووە وەصفم کردووە. بەهۆی وتنەوەی بەرهەمی هونەرمەندە هەولێریەکان خەڵک وا دەزانن خەڵکی هەولێریت، بەڵام لە ڕاستیدا وا بزانم خەڵکی کەلاریت. باوە نور سەر بە کەلار بەڵێ بەڵام هەل لێرە بوومە و لە هەولێریش دەبین. ناچیتەوە بۆ کەلار؟ سوزوو دەڕێن با منێکتان لەوێ هەیە و بنێکتان لێرە هەیە؟ قاچێک مالێوە قاچێک مالێریە. لە هونەرمەندە گەنجەکان کێت پێ لە خۆت باشترە؟ هەموویان هەمووشیان ڕەفیق من تەباین ئەومان زۆر باشە ئەگەر لێمان تێک نەدەن. چاوی هەمووشیان ماچەکەم و زۆر بەشیان هەموویان لەوانەیە بڵێم هەفتەی دووسێکیان هە ببینم. لە ترسی ماڵەوە هیچ کات بەدزی گۆرانی دوتووە؟ بیدایەت بەدزی گۆرانیم و تۆ شەرمم کردووە. حەزمێنەوە بیدایەتی گوێیان لە دەنگم بێت چکە دەنگ خۆشی لە من زۆرتر لێبوو لە ماڵەوە ئیترەوە بوو شەرمم دەکرد. بەڵام یەکەم جا بە عەلەنی تەواو لە بەرنامەیەک بوو 2019 بەس لە منداڵیەوە هەر گۆرانیم دەوت عەسفیشم دەکرد. لە خۆشەویستی مامۆستا حەسەن زیرەک دەستم بە هونەری کرد. مامۆستا حەسەن زیرەک یەکەم ئاوازش کە بە سازی فێر بووم گۆرانی ئەو بوو. تەنیا ئامێری ساز دەژەنیت؟ ساز و جەمبوش و عود و وەتەرێک زۆربەی کیبۆردیش. نێوانت لەگەڵ عیبادەت و ئاین چۆنە؟ الحەمدولله باش. باشی ئان زۆر باشیت. باشن زۆر باش نیشەکەمان ڕاستە گۆرانی وتن و لایڤە بەڵام ئەوش بەڕێ خۆی نابێ لە بیرکرێت. حەمەستاریش وەڵامی کۆمنتەکانی ئێوەی دایەوە تا میوانێکی تر و کۆمەڵێک کۆمنتی تر ماڵاوە.